حەسەنی بەسڕی ڕەزا و ڕەحمەتی خۆی لێ بێت دەفەرمێ نیشانەی خۆشویستنی خدای پەروەردگار بریتیە لە شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم. تا چەندە شوێنی ئەو پێغەمبەرە بکەوین ئەوەندە زیاتر ئێمە دەعواکەمان ڕاستە کە خی گەورە خی پەروەردگارمان خۆش دەوێت. چونکە خی گەورە دەفەرمێت قل إن كنتم تحبون الله فاتبعوني. ئەی پێغەمبەر پێیان بڵێ بە هەموو ئومەتەکەت بڵێ ئەگەر ئێوە ڕاست دەکەن خواتان خۆش دەوێت بڵێ شوێنی من کەون. ئەگەر شوێنی پێغەمبەر کەوتین خی گەورە دەفەرمێت يحببكم الله. هەر کەسێک شوێنی پێغەمبەر کەوێ خی پەروەردگار ئەو کەسەی خۆش دەوێت. ئەنجا ويغفر لكم ذنوبكم. خی پەروەردگار لە گوناهەکانیشتان خۆش دەبێت چونکە والله غەفور ڕەحیم. خی پەروەردگار لێ خۆش بووە و هەروەها بەخشندەیە بەرامبەر بە ئینسانەکان. بۆیە ئیبن کەثیر لە تەفسیری ئەو ئاەتەدا فەرموویەتی ئەو ئاەتە بڕیار دەدا لەسەر هەر کەسێک کە دەڵێ خی پەروەردگارم خۆش دەوێت بەڵام لەسەر ڕێبازی ئەو پێغەمبەرە نەبێت شوێنی ئەو پێغەمبەرە نەکەوێت لەوەدا کە دەڵێ خی پەروەردگارم خۆش دەوێت لە ڕاستیدا دەعوایەکەی ڕاست نییە لە واقعدا.